پۆستی سەرۆکۆماری عێراق بۆ جاری سێم بۆتە چەقی ناکۆچی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان، هەر یەکەیان بەجیا لەگەڵ لایەنە عێراقیەکان لە گفتوگۆدان بۆ کۆکردنەوەی پشتیوانی و مسۆگەرکردنی پۆستەکە. دەستوور سەرۆککۆمار وەک سەرۆکی دەوڵەت و هێمای یەکگرتووی وڵات دادەنێت، نوێنەرایەتی سەروەری وڵات دەکات و بەرپرسە لە پارێزگاریکردن لە دەستوور و پاراستنی سربەخۆیی و سەروەری و یەکگرتووی و یەکپارچەیی وڵات. دەستوور 4 مەرجی بۆ سەرۆککۆمار دیاری کردووە کە بریتین لە هاوڵاتیکی عێراقی بێت لە دایک و باوکێکی عێراقی، تەمەنی 40 ساڵی تەواو کردبێت، ناوبانجێکی باشی هەبێت لەگەڵ ئەزموونی سیاسی و بەدەستپاچی و ڕازگۆیی و دادپەروەری و دڵسۆزی بۆ میلەت ناسراو بێت، نابێت بە تاوانی شەرەف سزادرابێت. هەڵبژاردننی سەرۆککۆمار بەپێی دەستوور بە دەنجی زۆرینەی دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەبێت و ئەگەر هیچ کاندیدێک دەنجی پێویستی بەدەست نەهێنا، دوو کاندید کە خاوەنی زۆرترین دەنگن چێبڕچێ دەکەن و لە خولی دووەمی دەنگداندا کامیان زۆرترین دەنجیان هێنا دەبێتە سەرۆککۆمار. موچە و ئیمتیازاتی سەرۆککۆمار بەپێی یاسای موچە و دەرماڵی سەرۆکایەتی کۆمار دیاری کراوە کە بەگشتی 12 ملیۆن دیناری مانگانەیە. بەو پێی موچەی بنەڕەتی سەرۆککۆمار 8 ملیۆن دینارە لەگەڵ 4 ملیۆن دیناری دەرماڵە. یاساکە ڕێوشوێنی موچەی خانەنشینی سەرۆککۆماری دیاری کردووە لەسەر بنەمای ساڵانی خزمەت لە نێوان لە سەدا 30 موچە و دەرماڵە تا لە سەدا 80 موچە و دەرماڵە. بڕی موچە و دەرماڵی سەرۆکایەتی کۆمار هەمیشە پرسێکی جێگەی مشتومڕ بووە. بەشێک لە شارەزایان کۆی گشتی بە 90 ملیۆن دیناری مانگانە دەخەمرێنن بە لە بەرچاوگرتنی دەرماڵە جۆرا و جۆرەکان. لە مانگی شوباتی ئەم ساڵدا حەنان فەتلاوی ئەندامی پارلەمانی عێراق پرسیارێکی پارلەمانی ئاراستی سەرۆکایەتی کۆمار کرد کە بە پیچ یاسایەک موچەکەی لە 20 ملیۆن دینارەوە بۆ 27 ملیۆن دینار بەرز کردوتەوە. بەپێی دوایین راپۆرتی وەزارەتی دارایی عێراق کۆی خەرجی و موچەی سەرۆکایەتی کۆمار لە دەمانگی ئەم ساڵدا 37 ملیار و 334 ملیۆن دینار بووە کە زیاتر لە 29 ملیار و 681 هەزار دیناری بۆ موچە بووە، لە کاتێکدا کۆی خەرجی و موچەی ساڵی ڕابردووی سەرۆکایەتی کۆمار زیاتر لە 38 ملیار و 447 ملیۆن دینار بووە. دەستوور زیاتر لە 10 دەسەڵاتی بۆ سەرۆککۆمار دیاری کردووە کە دیارترینیان ڕەزامەندیدانە لە سەرداوای هەڵوەشانەوەی پەرلەمان لەلایەن سەرۆکوەزیرانەوە یان دەنگدانی پەرلەمان بۆ هەڵوەشانەوەی. لە دوای ڕەزامەندیدان لەو بارەیەوە ئەنجومەنی وەزیرانیش بە هەڵوەشاوەدا دەنرێت و سەرۆککۆمار دەبێت داوای ئەنجامدانی هەڵبژاردن بکات لە ماوەی 6 ڕۆژدا.